وڵای خۆم لە ماڵەوە دروستمان کرد بۆ خۆم حەزم زۆر لێ بوو لە ماڵەوە یان باشە تۆ هەر دروستێکی بنت بۆ ناچی بچی بیفرۆشی خۆش دروستێکی فکری دروستکردنەکە ئەو بوو ئەوی ڕاستی بێ باوکم حەزی لە پاساکە بوو بیرمە یەکەم تەخمیر کە دروستم کرد زۆری حەز لێ بوو وتی شتێکی زۆر خۆش دەرچوویترەوە پاڵپشتێکی زۆر باش بوو بێ ئەلفرێدۆمان هەیە بە پەنیر و بێ پەنیری مۆزارێلاکین بە سەریاوەکینە فڕنەوە شتێکی زۆر خۆش دەرەچێ بۆڵۆنایزەکەشمان هەیە و بە قیماکرێت و سۆسی سوور سۆسە سوورەکەش بە تەماتەی کوردیەکین بەخصوص مشتەرەکان بە تایبەت دیان بۆی بۆڵۆنایزەکە چکە لێرە شتێکی وان نییە بشکرێ بە تەماتی کوردی ناکرێ ئەوە زیاتر تایبەتی کردووە مشتری زۆری حەز لێ مشتریم هەیە سعات 11 شەویە لە عربەتەوە هاتووە بە تایبەت تەلەفۆنەکە پێشوەختاڵێ سعاتێکی تر سێت پاسان بۆ دانەیەم بووی بە گەرمیەی بەمە بۆ ئەوەی خۆم تا ڕادێکی زۆر ناوشاریش مشتری هەموو ناوشارمانێت چکە گەیاندنمان هەیە گاندن بەردەسە خەڵک تەلەفۆنمان بۆ کاو بۆ حیجزکردنە بۆ گەیاندنە